هەموو دەرگایەکیش لەو دەرگایانە ئەگەر هەستی پێ بکەی ئەگەر ئەمەلەی هەبێ هەموو دەرگاکان درزیان تایە مانای ئەوەیە هێشتا مرۆڤ ئەتوانێت لەو درزەوە دنیایەکی تریش ببینێ کە ڕەنگە جوانەکانە. زۆر کەس ئێمە پرسێ چۆن توانین؟ من ئەڵێم هەموو مرۆڤێک دەتوانێت ئەگەر هەستت هەبێ بۆ شتەکان تۆ بەقوتریت لەوەی کە ژیان ڕێگەت لێ بگرێ لە جوانەکانە. کوڕەکەم وێنەی کێشا حەزم کرد وەکو ئەو دەستکەم بە وێنە کێشان. یەکەم جار کە داوام کرد تەنها داوای ئەوم کرد کە فڵچە بۆ یەکانیم با تێبزانم دەستم چەند گەمەی فڵچە ئەتوانێت. کاتێک هاتمە سەر تابلۆ بینینە فڵچەکان عاشقی دەست من داوام لێ یەکەم دەست پێ بکەم. هەرچەندە شتەکان بەنسبەت بنەوە زۆر تازەن. من هیچ بەگراوندێکم نییە لەسەر وێنە کێشان، هیچێک لە قوتابخانە فەنیەکان نازانم، بەڵام ئەوەی ئەیزانم تەنها یەک شتە هەستم چیم لێداوە ئەکات. تەنها لەگەڵ هەستەکانمە ئەجوڵێم، هیچ شتێکی تر لە لای من دەوری نییە لە غێری هەستەکانم زیاتر. کاری خۆم وەک داواکاری گشتی کارێکی یاسایی بووە. ماوەیەکی زۆر 10 ساڵ پارێزەر بووم. دوایی هاتمە کاری دادگاوە بووم بە داواکاری گشتی کارمە کرد لەو بوارە. دوای ئەوەی کە وازمی هێنا چوومە چەند ژیانێکی جیاوازەوانەیە. یەکەم جار گەڕام بە دوای ئەوە کە چۆن بتوانم ناوەخەنم ئازاد بکەم، چونکە کاریگەری دادگا زۆر بوو لەسەرم بەوەی کە هەردەم ئەو کەسانەمە ئەبینی کە لە دادگا ئەچنە ناو ئەو دی و دەرگاکانی بەردیخانەوە کە ژیان زۆر کاریگەری هەیە لەسەر تاوانەکانیان. ئەمە بوو بەهۆی ئەوەی زۆربەی تابلۆکانم بریتی بێت لە دەرگا و قوفڵ و کلیل، بەڵام من هاتم دەرگا و قوفڵ و کلیلەکان بە شێوازی بەندیخانە نەم کرد، بە شێوازی دەرگا کۆنەکانی سلێمانی کردم. ئەو کێشانەی ئەهاتە بەردەمم بڕوا بێ جاری وا هەبوو، یعنی تا هەفتەیەکیش یعنی کاریگەری ئەو کەیسانە لە مێشکمە ئەهات و ئەڕۆی زۆر تەئسیری کرد بۆ سەر ژیانم. ئەو شتانی کە ڕووی ئەیە لە دادگاکانە، هەندێک جار ئەو زوڵم و زۆرەی ئەو بینی، هەندێک جار ئەوەی کە مرۆڤێک مەفروزە ئازاد بژی بۆ تاوانبار بێ و لە پشت دەرگایەکی سجنەوە ژیان بەرێتە سەر. یاسا زۆر ڕقە بەرامبەر مرۆڤایەتی، ئەمە زۆر تەئسیری تێکات. یعنی من ئەوەی بینی لە کارەکان بەزەبط یاسا زۆر ڕقە بەرامبەر مرۆڤایەتی. هەروە گوتم ئێمە لە ساڵی نەوەکانەوە ئیتر کە من پارێزەرایەتیم کردووە تا ئێستا بارودۆخێکی زۆر ناخۆشی پیاڕشتی. بۆ نمونە مەسەلەن بەرپرسینەوە بەندیخانەکان بووم، خەڵکمەدی لەسەر دزینی فەردەیە ئارد کە خەڵک زۆر برسی بوو. حکم درابوو بە زیندانی هەتایی لەبەرەوەی لە شەوا دزێکی کردو. مادەکە خۆی واڵێ ئەڵێ هەر کەسێ لە شەوا بچێتە ماڵێکەوانەیە شت بدزێ بەبەردی هەتایی پێیە. زۆر شتی ترمانە بوو کە هەستمە کرد، یعنی زۆر کاریگەری هەیە لەسەر ژیانی مرۆڤایەتی، یعنی یاسا زۆر ڕقە زۆر وشکە مرۆڤایەتی ناخوێنێتە. مناڵێکە بوو لە چاکسازی مناڵان ئەوەنە جوان بوو بڕۆ بێ ئەوەنم خۆشەویستە. منی 11 ساڵ بوو، هیوادارم ئەگەر لێرەوە ئەم بینێت بمناسێتەوانێ. وایە لێ هاتبوو لە ناو پۆلیسەکان کە چوونیان نابوو مناڵەکەی ناسخان، چکە زۆر خۆشم ئەویست و لەسەر شتێکی زۆر تافێ بنێشتی دزی بوو، گیرا بوو. چەند جارێک تەمیزی ئەوراقەکەم بۆ داوا کرد کە
تەنانەت غەرامەکەم من بۆی ئەیام بەس بابێتە دەرەوانێ لە سجنە لەناو ئەو مناڵی لە تەمەنی خۆی گەورەتری تیا بوو نەمێنێتەوە، بەس بەداخەوە دادگای تەمیز بڕیارەکەی وادا بوو هەر مووسڕ بوو لە سەڕی خۆی کە بێ بند بێت نەک بە غەرامە بێتە دەرەوانێ. دایمەن کاتچوون بۆ لای پێم ڕاگەیان طبعاً مناڵێک بوو لەوانەی کە نایلۆنی لەناو زبڵەکانە کۆ کردەوە کامە زروف وای لێ کردبوو ئەو کارە بکە بێ ئەوەی ناوی بێنم. دایمەن پێمەوت ئەبێت تۆ کە گەڕایتەوە بخوێنیت ئەبێ بیت بە کەسێکی باش، ڕۆژێ لە ڕۆژان هیوادارم بتبینم کەسێکی باشی تۆش مناڵێکی تری وەکو خۆت ئەگەر بینیت بۆ شێوازەیە یارمەتی بیگەڕێنیتەوە بۆژێ. من ئێستش کە باسی یەکەم ئەو ماڵا زۆر تەئسیر بووم بۆی، یعنی تەنانەت چوومە ماڵەکەیان کە وەحەلا ئاوارە بوون لە شوقەکانی قالاوە. دایک و باوکەکە لە دوو ژوورا بوون بەڵام 11 مناڵیشیان هەبوو، یعنی مناڵەکان هەمووی بە دواییەکە زۆربەی مناڵەکان لە کاری زبڵ و علاگە فرۆشتنیشیانە کرد. بەڕاستی یعنی ئەوانە هەمووی کاریگەری هەیە و ئێستش زۆری کەیسەکان ئەگەر بەبیرم بێت ئەوانێ یعنی کاریگەری خۆی هەیە لەسەر ژیانە. بەڕاکێ ئەو مناڵە نییە لەوانێت دەد لە حاکم چووبم بۆی بەس نەگیرێ، چونکە مناڵەکانی ترکە لەگەڵیا گیرا بوون لە قاعەکە هەمویان لەسەر لواڵتە گیرا بوون پاش بازی. مناڵەکە زۆر بچکۆلە بوو زۆر جوانیش بوو بوونێکی دیش بوو تەعادای لێ کرد و تەعاداشیان لێکرد، یعنی ئەوە شتێک بوو کە قەت بیرم ناچێتەوانێ. دوای ئەوە هەنێ مەرحەلە هەبوو کە پێی ئەڕۆشتم ئەمبینی وردە یاسا بەرەو نەما نەڕوات وجودی نییە لە ژیانمانە، ئەوەنەی درۆ لەگەڵ خەڵکەکە ئەکەین ئەوەنەی یاسا ناچەسپێنین. بۆیە من ئیتر لە مەرحەلەیەکی ژیانە بیرم لەوە کردوانێ کە من ئەبێ بێمە دەرەوە، چونکە ئەگەر نێمە دەرەوە منیش دیلکراوێکم بە شێوازێکی تر هەمان هیچ فەرقێکم نەبوو لەگەڵ دیلکراوێکە کە لە ناو سجنایە، چونکە میشکە هاتمە ناو ماڵەکەی خۆمەوە هەستم بە دیلایەتی هەموو ئەوانە کرد، هەستم بە داخڵی خۆشمە کرد کە چەندی لە بۆ بارودۆخی کە ئێمە تیاژی. بۆیە وازم هێنا کە وازم هێنا لە یاسا هەنێ بیرم لەوە کردەوە چۆن ئازادی خۆم دۆزمەوانێ. گەڕان بە دوای ئازادیە لەوە دەستم پێ کرد کە بگەڕێم بە دوای جوانیەکانی ژیانە. دەستم کرد بەوەی کە بڕۆم بەرەو شاخ و داخ. هەندێک جار زۆر حەزم لەوە کرد پڕمە دەگم بقیژێنم کە من مرۆڤێکی ئازادم دیلنی. من ئەم کارە هونەریانە کە کردم هەر لە پێشاوەکو هیوایەتێک زۆر کەس ئەو پرسیارەی لێ کردووم چۆن لە کاری دادوەریەوە بۆ کاری هونەری، بەڵام من لێرە یەک ڕوونکردنەوەی لە هەردوو کارەکە بە دوای جوانیەکان ئاگەڕێی لێکۆڵینەوەکەی بۆ گەیشتن بە جوانیەکان، ئەگەر لە کاری دادوەری بێ ئەگەر لە کاری هونەریشا بێت.